لە ماوەی 14 ساڵ دەسەڵاتی سیاسی حکومی و سەربازی پارتی و یەکێتی لە کەرکووک لە دوای ساڵی 2023ەوە نەیانتوانی کێشە و بربەستە سیاسی و یاسایەکانی زەوی جوتیاران چارەسەر بکەن کە هەموو ساڵێک سەر هەڵدەدات و پشێوی گرفتیان بۆ دروست دەکات. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری دەڵێت پارتی و یەکێتی دەیانتوانی بە ئاسانی ئەو گرفتانە چارەسەر بکەن، بەڵام لە وتووێژەکانیان لە بەغداد کەرکووک لە پەراوێزی ڕێکەوتنەکانیشیان نەبووە. پارتی و یەکێتی لە قیمەی دەسەڵاتی یاساییان و سیاسیان لە شاری کەرکووک دەیانتوانی زۆر بە ئاسانی ئەو کێشانە هەموو چارەسەر بکەن، بەڵام لە جیاتی ئەوەی کە ئەمان بینی کاتێ وەفتەکان ئەچون دانوستانیانەکە لە بەغدا کەرکووک لە پەراوێزی ئەو گفتوگووانەشان نەبوو. ئەوەی کە گرنگ بوو بەلای ئەوانە ئەو سەفەقاتە بوو کە ئەکرێ چۆنەتی هاتنی دارایی ئەوانە ئەنا کێشەی ئەوە نەبوو. ئەمە ئێستا هەیە بەداخەوەم کێشەی جوتیارانە هەموو ساڵێک نوێ ئەبێتەوە و هەستەکەین مزایدەیەکی سیاسی پێواکرێ و ئەمە پێویستی بە پاڵپاڵێن و پێویستی بە مزایدەی سیاسی نییە، پێویستە بەجددی بێنە سەرخەت و چارەسەریکەن. هەفتەی ڕابردوو لەگەڵ سەرهەڵدانەوەی کێشەی جوتیارانی سنووری کەرکووک وەک هەمیشە هەوڵی بە سیاسیکردن و مزایدەی حزبی بە گرفت و کێشەی جوتیاران درا. چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانیش پێیان وایە نەبوونی ئیرادەیەکی بەهێزی سیاسی لە ئێستا و ڕابردوودا هۆکاری چارەسەر نەکردنی کێشەکانە. لەبەرەوەی ئیرادەیەکی سیاسی کوردی ڕاستەقینە هەبوو بۆ چارەسەرکردنی ئەوەی کە ئێستاش دوای دەرچوونی یاساکان کە ماف دەجێڕێنێتەوە بۆ خاوەن ماف. من پێم وایە گەورەترین بربەس ئەوەیە کە ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەم لای کورد هەبێ بۆ جێبەجێکردنی و هەم لای دەسەڵاتی بەغداش هەبێکەوە تا پرسەکە لە سەرەتاوە سیاسی بۆ ئێستاش بۆ جێبەجێکردنی و بۆ جێڕانەوەی ماو پێویستیمان بە ئیرادەیەکی سیاسی، هەم ئیرادەیەکی سیاسی کوردی ڕاستەقینە پاڵپشت بۆ جێبەجێکردنی یاساکە و هەم ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە لە بەغداوە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە. ئەوەی جێی داخە کە ئێستایش نەکراوە دێن زۆرجار ئەم کێشەیە کە سەرڕەڵە دەداتەوە بۆ مەبەستی حیزبی بەکاری ئێنن لە کاتێکە کێشەی خاک کێشەی نەتەوەیی ئەمانە پێویستی بە پلانی استراتیژی هەیە. ئەسڵەن گەورەکردنەوەی کێشە لە ناوچە دابڕاوەکان لە بەرژەوەندی نەتەوەیی کورد نییە، چونکە دوجار کورد زیانی لێەکە لەم ناوچانەوە ئێمە بێ ئارامی ناوچە دابڕاوەکان زیاتر بکەین بۆی کورد لەم ناوچانە بمێنێتەوە. ئەگەر ئێمە بارگرژی ئەمنی سەربازی سیاسی ڕاگەاندنمان زیاد لە ناوچە دابڕاوەکان ئێمە لە ڕووی استراتیژی نەتەوەی زیانی لێ ئەەکەین، چونکە لە دوجارە ئەمە زۆرجار سەر کێشە بۆ کێشەی گەورەتر لەوە لەوانەیە ببێتە هۆی جێهێشتنی ناوچەکەوکو لە ڕابردووە و لە هەشتاکان و نەوەتەکانە ئەمە ڕوویدا. بۆیە ئەبێ ئەم کێشانە دوور بن لە ململانی حیزبایەتی. لە ماوەی ڕابردوودا و بەهۆی ململانی سیاسی نێوانیان هەمیشە یەکێتی و پارتی پرسەیداری و یاسایەکانیان لە کەرکووک بە سیاسی کردووە تا بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بهێنن. ئێستاش کە پێشبینی دەکرێت لە ئەم ساڵدا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە بچێت، لە ئێستاوە دەیانەوێت پرسی جوتیاران بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکار بێنن و لەو ڕێگەیەوە کاندیدەکانی داهاتوویان بناسێنن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.